ڕاوەدانەوەی پرسیارە سەردەمیەکان. چ حیکمەتێک لەوەدا دەبینی کە قورئان بە بخوێنە دەست پێ دەکات. بخوێنە ئیقرا کە فەرمانێکی ئیلاهیە، بانکێشکردنی شەرەفمەندترین دروستکراوە بۆ شاڕێگەی گەیشتن بە کەماڵاتی نەبراوە. ئەم گەردونە کە درەوشانەوەیەکی لەوحی مەحفوظە، تا لەیورد بینەوە مانە و ناوەڕۆکەکەی زیاتر دەردەکەوێت. تا زیاتریش دەرکەوێت، زیاتر پێی بە یاسا و ڕێسایی ناوی و دەسەڵاتی بەدیهێنەرەکەی دەبرێت و چێژ لە شکۆ و جوانیەکانی دەبرێت. خوای گەورە جگە لە مرۆڤ هەموو دروستکراوێکی گیاندار و بێگیانی وەکو قەڵەم فەرمانبەر کردووە. بەم جۆرە هەموو دروستکراوێک خەریکی نووسینەوەی ئەو درەوشانەوەیە کە تێیدا دەردەکەون. هەموو گیان لەبەر و بێگیانێک لە خۆیاندا کتێبێکن. هەر بۆیەش فەرمانەکە بە شێوەی ببینەن نەهاتووە، بەڵکو بخوێنەیە، چونکە کتێب دەخوێنرێتەوە. ئەم گەردونە کە لێوان لێوە لە چەندین جۆری بەدی هاتوو، گەردون بەوانەوە لێوان لێوە لە جوانی، بە دڵنیاییەوە کتێبخانەیەکی ئیلاهیە. جا هەموو بەدیهێنراوێک جگە لە مرۆڤ تەنها لێپرسراوی نووسینە، بەڵام مرۆڤ لەگەڵ نووسیندا شەرەفمەند کراوە بە فەرمانی بخوێنەش. زانست بریتیە لە پەیبردن بەو یاسا و ڕێسایی لە دێر زەمانەوە لە سیستەمی گەردوندا دانراوە و دەرەکردنی پەیوەندی شتە جیاوازەکانە بەیەکترەوە و کۆکردنەوە و یەخستنی ئیدراکەکانە. جا ئەم یاسا و ڕێسایی لە گەردوندا بەدی دەکرێت و ئەو وردی و هاوسەنجەی تێیدایە هەرگیز ناکرێت بدرێتە پاڵ ڕێککەوت. هەروەک چۆن هەموو سیستەم و نیزامێک بەدیهێنەرێکی هەیە، ئەم سیستەمەش بەدیهێنەرێکی وەهای هەیە کە بوونی لە هەموو شتێک نمایەنترە. ئەندازیارێکی بیناسازی کە نیازی دروستکردنی باڵەخانەیەکی هەبێت، پێش هەموو شتێک باڵەخانەکە لە مێشکیدا وێنا دەکات. هەموو نیزامێک وەهایە، پێش ئەوەی بێتە بوون وێنا دەکرێت. جیاواز دەوە بێنن کە بیرکردنەوەی تەموو مژاوی ئادەمیزاد بۆ ئەم تەسەور و بوونە چۆنە. بەڵام قورئان ئەو وێنا تەسەورەی گەردونە و گەردون ئاوێنەی ڕەنگدانەوەی لەوحی مەحفوظە. لێرەوە دەبێت بڵێن ئینسان دەبێت بخوێنێتەوە و هەوڵی تێگەیشتن بدات. هەندێک جاریش بە هەڵە تێدەگات و هەڵە دەکات. تاقیکردنەوە دەکات و وردە وردە گەوهەری زانستەکەی بە کوورەی چاکە و خراپەدا دەبات و دەیگەیەنێتە ئاستێک کە لە هەموو ڕوێکەوە متمانەی پێ بکرێت. جا تەماشاکردن شتێکە و بینین شتێک و تێگەیشتن شتێکی تر. پەسەندکردنی ئەوەش کە لێی تێدەگەیت و جێکردنەوەشی لە دڵ و ئیدراکی شتێکی تر، لە هەموو ئەمانەش بترازێ پیادەکردن شتێکی جیاوازترە. بەڵێ، ئەم جیاوازیانەی باسمان کردن هەمیشە هەبووە و هەر دەشبێت. چەندین یاسا هەن لە گەردوندا کە لەلایەن یاسادانەرەوە بە هەماهەنگێکی زۆر ڕێک و پێک دەبرێن بەڕێوە. لەوانەش: 1. لە یەکەوە بۆ زۆر ڕۆشتن. 2. بوونی لێکچوو جیاواز و پێچەوانە لە نێو ئەو زۆرانەدا کە هاتوونەتە بوون. 3. بوونی هاوسەنگی و هەماهەنگێکی کارا لە نێوان پێچەوانەکاندا. 4. مناوەبە، سپاردن و ڕادەستکردنی یەک بە دوای یەکی ئەرک و لێپرسراویەتی. 5. فێربوون و لە بیرچوونەوە و دووبارە فێربوونەوە، یان بەدەستێنان و لە دەستدان و دووبارە بەدەستێنانەوە. 6. هەوڵ و تێکۆشان. 7. شیبوونەوە و پێکێنان. 8. ئیلهام و ڕوونبوونەوە. جا مرۆڤ وابەستەی هەموو ئەم یاسایانەیە. لەمەوەیە کە ژمارەی مرۆڤەکان زۆرە و لە نێویاندا لێکچوو جیاواز و پێچەوانە هەیە. بە هەمان شێوە مرۆڤەکان لە تێگەیشتن و هەڵسوکەوت و بیر و باوەڕیشدا هەروەهان. بەڵام هیچ کام لە پێچەوانە فیتریەکان شتی بێبنەما و بێمانە نین، بەڵکو لە هاوسەنجێکی تەواو کارادان. هەر لەم ڕۆشەوەیە کە ئەو بزاوتەی بە تەنها ڕێی ئیمان دەگرێت زانستی لەدەست دەچێت و ئەو بزاوتەش کە تەنها زانست بە هەندوەردەگرێت ئیمان پشتگوێ دەخات و لە دەستی دەچێت. لەم ڕوانگەیەشەوە کە جێگۆرچێ مناوەبە دەبینیت لە نێوان زانست و نەزانی، قبولکردنی ئیمان و نکۆڵیکردن لێی
چاکە و خراپە، ستەم و دادپەروەری، خۆشەویستی و ڕق، شەڕ و ئاشتی بە هەمان جۆر جێگۆڕچێ دەبینێت لە ژیانێکدا کە لەسەر تەوەککولێکی تەمبەڵانە و پاڵدانەوە بەندە و ژیانێک کەوا بزانرێت مرۆڤ خۆی هەموو شتێکی خۆی دەکات کە ئەمەش لەسەر پەلەپەلێکی بێسەبر و هەڵپەکاریەکی شێتانەی بنیادنان و کاولکاری و دروستکردن و تێکدانەوە بەندە. لەمڕۆوەیە کە تەنانەت ئەو وانانەش کە لە ناوازەترین مرۆڤەوە وەردەگیرێ کە مایەی شانازی هەموو مرۆڤایەتیە صەڵی الله عەلەیه وسەلەم هەر لەبیر دەچنەوە، بەڵام دواتر دیسان وەبیر دێنەوە و فێریان دەبینەوە. بە وێنەی ئەمەش بێگومان لە کۆتایی بەشبەشبوون و شیبوونەوە و هەمەجۆربوون و فرەبوونێکی لەم جۆرەدا سەر لە نوێ پێکاتنەوە و ئیلهام و دەرکەوتنێکی نوێ ڕوودەدات. هەموو ئەم شتانە بوون و بێوچانیش هەر لە بووندان و دەبن. حەزرەتی موسا زانستی کۆمەڵایەتی و ئەو فەرمانانەشی کە بەردەوامی بە هەماهەنگی کۆمەڵگە دەدەن لە شێوەی دە فەرماندا پێدرا بوو. حەزرەتی ئیسا نەرمونیانی و شەفەقەت و خۆشەویستی و لێبوردەیی و سەبر و ئارامگری پێدرا بوو. حەزرەتی محەممەد عەلەیه السەڵات وەسسەلام لە پاڵ هەموو ئەمانەدا زانست و ئیرادە و حکمت و هاوسەنگی و ڕێکخستن و ئیجمال دەربڕینی زۆرترین مانا بە کەمترین وشە و تەکمیل دەربڕینی بێکەم و کوڕی پێدرا بوو. بەم هۆیەوەیە کە موسڵمان بوون بەراورد بەوانی دی بە ئەرکترە و بەرپرسیارەتی زیاتری تێدایە، بەڵام بە ئەندازەی ئەم سەختیەش جوانی و ناسچی و بەرزی تێدایە، چونکە لە پاڵ ڕەچاوکردنی خاڵە گرنگە کۆمەڵایەتیەکان و خۆشەویستی و لێبوردەیی و سۆز و بەزەیی و دام بە خۆداگرتن و ئارامیدا پێویستە ڕەچاوی زانست و ئیرادە و حکمت و هاوسەنگی و ڕێکخستنیش بکرێت کە تایبەتمەندی باڵاترن. ئەو دۆزینەوە و پێشکەوتنانەی لە بوارەکانی فیزیا و کیمیا و گەردوونناسی و زیندەوەرزانی و سەرجەم بوارە زانستیەکانی تردا بەدەستدێن خزمەت بە تێگەیشتنمان دەکەن لە هەندێک لەو بنچینە و بنەمایانەی کە لە لەوحی مەحفوظدا وێناکراون و لە قورئانی پیرۆزدا تۆمار کراون و لە ڕووداوە یەک لە دوای یەکەکانی نێوگەردووندا بەرجەستە دەبن. لەبەر ئەمەش دەبێت سوپاسگوزاری ئەهلی زانست و لێکۆڵینەوەکان بین و دەستخۆشیان لێ بکەین، بەڵام لە بەرامبەر قازانج و سەرکەوتنی خزمەتێکی لەم جۆرەدا دەبێت مرۆڤایەتی لە دۆڕان و گومڕاییەکانی چەشنی نکۆڵیکردن لە بوونی بەدیهێنەر و ڕێساساز و ڕەتدانەوەی ئیلهامی خوایی و ڕێنمونی ئەو بەخواکردنی مرۆڤ و کردنی ئیرادەی مرۆڤ بە بڕیاردەری ڕەها بپارێزرێت. ئەگەر لە تاقیگە فیزیایی و کیمیاییەکاندا تەنها پشت بەو ئەزمون و تاقیکردنەوانە ببەستێ کە تا ئێستا مرۆڤ فێریان بووە و ئاراستەیەکی نوێ بە ڕووداوە فیزیایی و کیمیایی و زیندەوەرزانیەکان نەدرێت، ئەوە پاڵپشت بەو پێشکەوتن و دۆزینەوە سەرسوڕهێنەرانەی کە ئەنجام دەدرێن شێوازێکی مامەڵەی زانستی وا پەرەدەستێنێت کە هەتا بێت بێ ئارام و خێرا دەبێت و بە تێپەڕبوونی کات بێڕێز و نابەرپرسیار و چاوقایمتر دەبێت و لە کۆتاییدا ئەگەری ئەوە لە گۆڕێدایە کە سەر لەبەری مرۆڤ و کۆمەڵگەی مرۆیی لە ناو بچن. بەڵێ دەبێت ئەوە بدەینەوە بەگوێی ئەو ئیرادە مرۆیەی کە ڕۆژانە مرۆڤ بۆ تاقیکردنەوە نەشیاوەکان بەرەو تاقیگە پەلچێش دەکات کە نە مرۆڤ مشکی تاقیگەیە و نە کۆمەڵگەی مرۆڤایەتیش تاقیگەیە. ڕزگارکردنی زانستەکانی ئەمڕۆ لەو ساردی و بێباچی و بێ ئامانجیە یارمەتی دەرمان دەبێت لە تێگەیشتنی ئەو بابەتانەی بناغەی زانستیشدا دەڕێژن، یانی ژوا دەکات مرۆڤ شان بداتە بەر ئەو بەرپرسیارەتیانەی دەکەوێتە سەر ئیرادە و زیهنی. ئیدی ئەو کات ئەو دەروونە ڕۆشنە کارایە دەبێتە زمانێکی گۆیا و گەردوونی ڕاخراوی بەردەمی چەشنی پەرتووکێک دێر بە دێر دەخوێنێتەوە. کارێکی نەکردەیە گەردوون وەک شتێکی دی ببینیت و لە کتێببوون دایشۆری کاتێک دەبینیت یەکەم بەدیهێنراوی فەرمانە تەکوینیەکان پێنووسە و بەخوێنەش یەکەم فەرمانی قورئانی نازڵ کراوە. بەڵام ئەم بابەتە شتێکی هێندە ئاسانیش نییە. ئەگەر هەستەوەرە ناوەچی و بەرجەستەکان کارا و هەستیار بن و بە ئەندازەی ئەمە بینین و بیستنیش بەرامبەر ڕووداوەکان کارا بێت، هێشتا هەربوونی گرفتێک لە یەکێک لەو هەستەوەرانەدا کاریگەریەکی دیار لەسەر ئەوانی دیشدا دەنێت. هەر لەبەر ئەمەش
لە قورئاندا کوێری و کەڕی و لاڵی پێکەوە دێت، چونکە هەروەک فەرمانە تەکوینیەکان بە چاو دەخوێنرێنەوە، مەنزەڵگای فەرمانە دابەزیوەکانیش پەردەی ئەفسوناوی گوێیەکانە و وەرجێڕی ئەم بینش و ژنەفتنەش زمانە. لێرە دەتوانین بڵین ئەوەی نەتوانێت لە ئافاق و ئەنفوسدا شتێک ببینێت، ئەوەش نابیستێت کە دێتە گوێیەکانیەوە، ئەگەر بیشی بینێت تێی ناگات. بە هەمان جۆر ئەو دڵەی بەدەنجی ئەو فەرمانە یزدانیانەوە ئاگان نەهات بێتەوە کە دەدرێن بە گوێیدا، ناتوانێت خۆی لەسەر قاڵبوون و سەرگەرمکردنی بێهودە بە شەریعەتی سروشتیەوە ڕزگار بکات. کەوابێ ئەم فەرمانە پڕمانایە بخوێنە، پێگەیشتن و پێگەیاندن و بینین و هەڵسەنگاندنە و دەربڕینی ئەم گەردەلو لە ناوەچیانەیە لە ڕێی زمانەوە. ئەم بابەتە لەبەر گرنگیەکەی لە هەندێک شوێندا ئاڵۆزە و ئومێدەوارین لە چەند بارە خوێندنەوەیەکدا لێمان ببورن.